دووەم گەورەترین کارگەی ڕیسایکلین لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دروست دەکرێت. بەهۆی بەرفراوانی سنوورەکە و زۆری زبڵ و خۆڵ و خاشاک بڕیار لە دروستکردنی کارگەیەکی گەورەی ڕیسایکلین لە سنووری ئیدارەی ڕاپەڕیندرا. کام کارگەیە توانای جیاکردنەوەی 200 تۆن خاشاکی هەیە لە هەر قۆناغێکی کارکردنیدا. دەبێت بە دووەم کارگە لە ئاستی پارێزگاکان و ئیدارەکانی حکوومەتی هەرێم کارگەی ڕسایکلین تەنها لە دووەک هەیە. کارگەی ئێمەش سنووری ڕاپەڕین دەبێت بە دووەمدانە. کارگەکە کارگەیەکی سەردەمیانەیە دروستکراویەکێک لە وڵاتەکانی سویسری یان ئەڵمانی یان نەمساوی دەبێت. دیارە کولفەی کارگەکە نزیکەی 9 ملیار دینارە و لە ئەم مانگەدا دەست بەکاربوونمان بۆ کۆمپانیا نووسیوە. دروستکردنی سێتی خەرایەتی کارگەکەش هەر لە ئەستۆی کۆمپانیادایە. ئەوانیش نووسینگەیەکی تایبەتیان هێناوە کە لەلایەن لیژنەیەکی پسمۆڕمانەوە ئێستا بەردەوام مناقەشە و گفتوگۆ دەکرێت هەفتانە دوو جار تا دەگەن بە دروستکردنی تەسمیمی خەرایەتێکی گونجاو بە گوێرەی ئەو پرۆپۆزەڵی کە ئێمە تەقدیممان کردووە. دروستکردنی ئەم کارگەیە سوودێکی زۆری بۆ ژینگەی سنوورەکە دەبێت بەهۆیەوەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 5 وێستگەی ژێرخاکردنی خاشاک هەیە و ئەمەش بۆ ژینگە گونجاو نەبوو. سەرپەرشتیاری بەشی ژینگەی شارەوانەکانی ڕاپەڕین دەڵێت بە دروستکردنی ئەم کارگەیە پیس نەبوونی خاک و پاکی ئاو و هەوا یەکێک لە کاریگەریە باشەکانی دەبێت. ئەو کارێکە ئێستا دەکرێت کە داپۆشینی خاشاکە لە وێزگەکان کارێکی ناچاریە ئەگەرنا لە ڕووی ژینگەیەوە تەندروست نییە دەبێتە هۆی پیسبوونی خاکەکە و کاریگەریەکانی دەمێنێت لەسەر خاکەکە. بەڵام ئەگەر کارگەکە تەواوبێت لە ڕووی ژینگەیەوە جیاکردنەوەی ئەو مادانە و دووبارە بەکارهێنانەوەیان دەبێتە هۆیەک بۆی کە خاک پیس نەبێ و هەم کەش و هەواش لە ڕووی بۆن و لە ڕووی پیسبوونی هەوای ناوچەکانەوە کاریگەریشی زۆری دەبێت. کارگەی ڕیسایکلینی ڕاپەڕین بە گوژمەی 9 ملیار دینار جێبەجێ دەکرێت کە بڕیارە لە ماوەی 18 مانگی داهاتوودا کۆمپانیای جێبەجێکار کارگەکە دروست بکات و لە دروستکراوی یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکانی ئەوروپا دەبێت. پێکهاتەی کارگەکە بریتی دەبێت لە دوو وێزگەی دووەمی کە وێزگەیەکیان دەکەوێتە سنووری ناحەی چوارقوڕنە و وێزگەکەی تریش دەکەوێتە سنووری قەزای پشدەر. ئەم کارگەیە لەسەر ڕووبەری 100 دۆنم زەوی دروست دەکرێت کە دەکەوێتە سنووری بانوەقەت لە پشدەرە ڕەقا. کارگەکە توانای جیاکردنەوەی 200 تۆن خاشاکی هەیە لە هەر قۆناغێکی کارکردندا واتە گەر بە 3 قۆناغ کار بکرێت لە بەیانیان و دوای نێوڕۆیان و شەوان لە ڕۆژێکدا توانای جیاکردنەوەی 600 تۆن خاشاکی دەبێت. ئەم کارگەیە توانای جیاکردنەوەی 165 مادەکانی هەیە و سوودیان لێ دەبیندرێتەوە. 135 ئەو مادانشی سوودیان لێ وەرناگیرێتەوە بە شێوەیەکی زانستی ژێرخاک دەکرێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.